Mr. Rick Stengel and their Secretary of State for Public Diplomacy and Public Affairs, welcome to اليوم من الحرة. جەنابی جێگری وەزیری دەرەوە بەشداری وڵاتانی عەرەب لە شەڕی دژ بە تیرۆر لە دوای سپتەمبەر 11ەوە چۆن دەرنرخێنیت؟ بەڕای من بە شێوەیەکی زۆر سیر تێرۆر خەڵکی لەگنیزی کردوتەوە. بەڕای من ئەوەی لە 11 سپتەمبەر ڕوویدا خەڵکی یەکگرتو کرد لە شەڕ بە دژی تێرۆر. وای لێکردن تێبگەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش دەتوانێت قوربانی تێرۆریزم بێت. من دەتوانم بڵێم لەو کاتەوە تا ئێستا هاوپەیمانەتی و دۆستایەتیمان لەگەڵ خەڵکی جیهانی عەرەب پتەوتر بووە. ئەی باشە هاریکاری وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەنداو لە شەڕی دژ بە تیرۆر چۆنە؟ Terrorism in general. So if we take it up to the present day against Daesh. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەمڕۆ لە شەڕ بە دژی داعش من دەتوانم بڵێم بۆتە هۆی ئەوە وڵاتانی هاوکاری کەندا و لە جاران چاکتر خۆیان ڕێخستووە و لەناو خۆشیاندا هەر بەو شێوەیە و بەڕای من پەیوەندی نێوان ئەمریکا و ئەم ئەنجومەنە بەهێزتر بووە. ئێمە دژمنی هاوبەشمان هەیە و دژمنی هاوبەش دەبێتە هۆی یەکگرتنی خەڵک. The rise of ISIS. چۆن دەکرێت مامەڵە لەگەڵ سەرهەڵدانی داعش بکرێت؟ Well, we're dealing with it. بە چەندین شێوە ئەم کارە دەکرێت لە مەیدانی جەنگ کە ئێمە پاشەکشەی زۆرمان پێکردوون. هێرشە ئاسمانیەکان کاریگەر بوونەوە و ئەوەش هاواهەنگی نێوان هاوپەیمان و هاوپەیمانانی عەرەب نیشان دەدات و هەروەها لە مەیدانی شەڕی زانیاریش کە من تێیدا کار دەکەم لە وەتای سەرهەڵدانی داعش لە وەتای ساڵی ڕابردوو لایەنی زۆر بەشدار بوونە. وڵاتانی عەرەب تۆڕی کۆمەڵایەتی خۆیان بەڕێخستووە. ئۆردون، میسر، عەرەبستانی سەعودی و هەروەها ئەمڕۆکە سەنتەری سەوابمان لەگەڵ ئیمارەتیەکان کردەوە کە ئەوە شتێکی زۆر گەورەیە دەبێتە هۆی ئەوە وڵاتانی تریش سەنتەری هاوشێوە بکەنەوە. We were talking about Sawab Center. What is the goal? ئامانجی ڕێکخستنی سەنتەری سەواب چییە؟ The goal of this center. ئامانجی ئەو سنتەرە بە هاوبەشی نێوان ئەمریکا و ئیمارات و هەروەها دواتر هەوڵی ڕێخستنی نێوان لایەنەکانی هاوپەیمان دەدەن بۆ داهێنانی ناوەڕۆک و پەیامەکان کە ڕوبەڕووی هێز و توانای داعش لە تۆڕی کۆمەڵایەتی ببێتەوە. هەروەها ببێتە ئالترناتیڤێکی چاک بۆ ئەو بۆچوونە خراپەی ئەوان پێشکەشی دەکەن و هەروەها ئێمە پەیامی هاوپەیمانانیش ڕێک دەخین کە دژی داعش یەکیان گرتووە. After the attack of Paris, لە پاش هێرشەکانی پاریس و کویت هەندێک گوتیان ئێوەش دەبنە ئامانجی هێرشی تیرۆریستی. Well, we're all potential targets. ئێمە هەمومان ئامانجی احتمالین هیچ کەس لە ئەماندا نییە. و دیتمان لە تێکساس هێرشێکی تاکی کرا بە دڵنیایی خەڵکی لە ئەمریکان نیگەرانن کە ئەمریکا خۆشی بکرێت بە ئامانج بەڵام پێم وانییە هێرشێکی حتمی لەسەر ئەمریکا بێت بەو شێوەیە لەسەر وڵاتانی هەرێمەیە بۆ لەسەر سنووری ئێوەدا کە پێشڕەوی دەکەن و هەوڵ دەدەن دەوڵەتێک پێکبێنن. بۆیە بەڕای من گرفتەکە لێرە جددیترە بەڵام هەموو لایەکیش گرفتیان هەیە. شەڕکەری بێگانە هەن کە لە ئەمریکاوەش دێن. So it's something that everybody needs to be concerned with. But doesn't the latest warning? ئایا سەرکەوتن لە شەڕی دژی تیرۆر بەدەست دێت وە چۆن؟ Well, one of the ideas of the Sawab Center and what we do in terms of messaging ourselves. هەر وەکو زۆر کەس دەڵێن شەڕی دژ تیرۆر ناودێرکردنێکی هەڵەیە. شەڕ شتێکی تێکنیکی لەم حاڵەتە و تێرۆر شێوازێکە داعش بەکاری دەهێنێت. من بە فەرمی لە شەڕی دژ تیرۆر و داعشدا ئەرکم لەسەرشان نییە بەڵام پێم وایە ئەم شەڕە دەبینەوە. باشە ئێمە لە سایەی تیرۆر بۆ دەیان ساڵ یان چەندان ساڵ ژیان بەسەر دەبین؟ وەکو سەرۆک ئۆباما چەند ڕۆژێک لەمەوبەر لە پێنتاگۆن گوتی ئەمە ئەرچی چەندان نەوە دەبێت و بە ساڵان پێوانەی دەکەین نەک بە مانگان و ڕۆژان. پێم وایە شتێکی واقعی نابێت ئەگەر بڵێم هەموو شێوازەکانی تێرۆر یان داعش نامێنن بەڵام وەکو هەڕەشەیەک گەمارۆ دەدرێن سنووردار دەکرێن و ڕادەگیرن. هەروەها پێم وایە هاوپەیمانانیش هەمویان پێکەوە لەم بارەیەوە کۆکن و دەزانن ئەمە گرنگە. Some NGOs هەندێک لە ڕێکخراوە ناحکوومیەکان پێیان وایە شەڕی دژی تیرۆر نابێت لەسەر حسابی مافەکانی مرۆڤ و یاسای نێودەوڵەتی بێت. ئایا لەگەڵەوەی دایت؟ Are you agree? What do you think? Well, in a democracy there's a continuum that always exists. لە دموکراسیدا بربەرەکانیەکانی بەردەوام هەیە لە نێوان مافەکانی مرۆڤ و مافەکانی تاک و تایبەتمەندیەکان و ئاسایشدا. ئەمە تەرازوەکە سەر و لێژ دەکات بۆیە پێم وانیە شتێکی نەگۆڕ بێت بەڵام ئەتوانیت مافەکانی مرۆڤ و پەیوەندیەکان و ئازادی ڕادەربڕین بپارێزیت و لە هەمان کاتدا سەقامگیری و ئاسایشیش بەرقەرار بکەیت. Mr. Rick Stengel, thank you for being with us on اليوم من الحرة.